ئەلۆ نیا خان باشی سوپاس دەکەم سوپرایزێکم لە بۆ تەیە چ سوپرایزێک نەشئەتم بە شێوەیە گۆڕیوە نایناسیتەوە بەجددی ئێوە لە چۆن وا لە نزیک ئۆفیسی نوادەین وەرن چاوەڕ خوات لەگەڵ خواپس فەرموو سڵاو لێوێ سڵاو بەخێرەی مەمنون سپاس نەشەت سوپرایز نەشەت چۆنی دەترسێم هەر ئەو ها بمینێ و قسەی نەکە نا سبەینە مەوعید دکتۆرەکەم وەرگرتە ئەگەر توشمە جالتەی پێکەوە دەیبین ئینشەڵڵا هەر گوتم بیبینی ئەو جام دەیبم جەوت خۆشی لە دروست دەکەم پیاسێک پێ دەکەم باشە تاو بەیانی چاوەڕەتان تاو بەیانێک دەبین خوافیز خواتان لەگەڵ خوافیز نەشئەت دکتۆر جان ئەوە پارێزەر نیا خانە خۆشحاڵی پێ خۆشحاڵم ئەوەش کاکە نەشئەتمانە جا حەز دەکەم ئەگەر نیا خان زیاتر دکتۆر کەیسێکی نێمان هەیە کە چارەسەرەکەی بەس ئەوەیە کە ئەو گەنجە قسەمان بۆ بکە بەس بەداخەوە هیچ قسان ناکەم هیچ قسەم ناکەم بە هیچ ناوەکی ئەگەر هاتوو ئەو نەخۆشیە زگماک بی هیچمان پێ ناکرێت نانا دکتۆر زیکماک نییە چۆن دەزانی دکتۆر بابم لەسەر مەرجی ناوی نەشئەتی هینا ناوی ئەو کوڕە هینا یعنی دیارە پێشتر پەیوەندێکشان هەبووە زۆر باشە زۆر باشە ناوت چییە دکتۆر بەس بتانی بە قسەی بینی خەڵاتت دەکەم تەوا خاتون ئەو نەخۆشیە وەرگرت من شێوازی تایبەتی خۆم هەیە بەڵێ باشە بە قسەی دیمەوە ئینشەڵڵا قوتابخانەش تایبەتی خۆم هەیە ڕاهێنان پێ دەکەم 100% دەیهینەوە سەر زۆر سپاس دەکەم دکتۆر جان دکتۆر جان بۆ ڕۆژێک بەسەر بێن ئەمن ڕاهێنان پێ دەکەم زۆر باش سپاس دەکەم زۆر سپاس نەشئەت دانیشە دەشەیە نەشئەت دانیشە دانیشە دەستکات خۆش دکتۆر جان زۆر سپاس دانیش خوافیز دکتۆر خواز ببورن من کاتم نییە بێ بڕۆم ماڵەوەمان چاوەڕێمانەکە چی تێ خێرا پێم بڵێن گەشمی خەر بەڵێ بە خۆت بازڵانی فاڕۆق بابی نهادی وەفاتی کردێ ئەو برایەکانی شیاکینە دەیانێ ئەو مەزغایی بفرۆشن بەڵام نهاد بربەستە لەسەر فرۆشتنی ئەو ملکەی جاوە چ پەیوەندی بە منەوە هەیە گەشمی خان چۆن پەیوەندی بە جەنابتەوە نییە چۆن پەیوەندی بە منەوە هەیە نهاد دێناگەڕێ ئەو ملکەی بفرۆشن لێ داوات لێ دەکەین تا پێت دەکرێت پەیوەندێکی لەگەڵ نهادی ببەستن ئەو بەڕاستانە منتان بۆ شتانە بان کردووە گەشمی خان تکان لێ دەکەم دانیشە لە بابەتەکەی بکە ئەو کاتە بڕۆ دانیشە خاتون دانیشە هەڵماچ تکایە دانیش جۆ لە مڕابگرە ئەو پەیوەندیە پەیوەندێکی بەرژەوەندیە ڕاستەقینە نییە خۆ ئەمەش باش زانینەت ئەوت خۆش ناوێ بەڵام تا ئەو کاتێ بەرژەوەندیەکەمان دەڕاتن ملکەکەی پێدەفرۆشین کۆتایی پێدێ و خۆشەویستێ ناتوانم نایکەم ببورن گەشمی خان تکان لێ دەکەم ڕازی بە ئەگەرە تو ڕازی بی بەڵێن پێدەم ئەو مەزرعەیە 1 ملیۆن دلاری دەکا 105 ئەو مەزرعەیە دەدەمێ ئەو زۆر بەڕاستە خۆ من خۆم نافرۆشم و قسانە چیکەن خاتون دەکا 5 دەفتەر دە ڕازی بە ئێمە نەماوەتوە خۆت بفرۆشە کلیلی چارەسەری ئەم کێشەیە لای بەڕێستە ئێمە سوپاست دەکەین گەر هاوکاریمان بکەین ناتوانم خاتون جۆ لە مڕابگرە وعد بی هەر کاتی بەرژەوەندیمان تەواو بوو بە خۆمان هاوکارت دەبین ئەو پەیوەندیەت و نهادی لەناو بین وتم نایکەم ئێوە تێناگەن ناتوانم و تەواو جەنابی پارێزەر من 105 ترشی دەدەمێ دەکات دە دەفتەر دەڕازی بە گەشبین خان دە دەفتەر چێ لەو زمانەی دە دەفتەری بێ پیا دەبی ڕازی بە دە دەفتەرت دەدەینێ 105 بە 105 ئەو کاتی لەو مۆزوعەش قوتارت دەکەین لە پاژەو کاتی باشە باش دە زۆر باش زانی ئێستا چ پێویستە چ بکەی یەک تەلەفۆنی لەگەڵ نهادی بکە ئێستا باش ئەلۆ نیهات کارێکی پێویستم پێتە ئەمەیە بتبینم